بەری بەیانیە و سەدان کیلۆمەتر لە پارێزگای سلێمانی دوور دەکەوینەوە و بەو ڕێگایەدا دەڕۆین کە بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆوە بە ڕێگای مەرگ ناسراوە. دەمانەوێت بگەین بە ئیدارەی گەرمیان و بە دوواداچوون بۆ یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیژەکانی ئەو ناوچەیە بکەین کە بەهۆی قەیرانی یەک لە دوای یەکەکانەوە نزیکەی 6 ساڵە کارکردن تێیدا وەستێنراوە، ئەویش نەخۆشخانەی 100 قەرەوێڵەیی منداڵانە لە کەلار. لەگەڵ گەشتنمان بە نزیک هەیکەلی تەواو نەکراوی نەخۆشخانەکە بۆمان دەردەکەوێت ئەستەمە بەم نزیکانە کارکردن لەم پرۆژەیەدا دەست پێ بکرێتەوە، چونکە هیچ ئامادەکاریەک بۆ ئەم مەبەستە لە نزیک نەخۆشخانەکە بەدی ناکرێت. بنرانی یازی سڵاوتان لەبێت. بەرنامەی بەدەداچوون لە ئیدارەی گەرمیانە. ئەم بینایی لە پشتمنەوە ئەیبینین و بە تەواو نەکراوی بەجێهێڵراوە بە نەخۆشخانەی 100 قەڵێوەی منداڵان ناسێنراوە. بەردی بناغی ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 2013ەوە دانراوە، بەڵام تا ئێستا دوای تەواوبوونی هەیکەلەکەی بەم شێوازە بەجێهێڵراوە کە ئەمەش دیارە بە تەواوبوونی پێداویستی تەندروستی لەم سنوورەدا تا ڕاددەیەک پڕ دەکاتەوە. دەمانەوێت بەدەداچوون بکەین بۆ هۆکارەکانی ڕاگیرانی کارکردن لەم پرۆژەیەدا چی بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا لە ساڵی ئایندە کار لەم پرۆژەیەدا بکرێتەوە و کەرتی تەندروستی لەم دەڤەرە زیاتر گرنگی پێ بدرێت. هۆکارەکانی وەستاندنی ئەم پرۆژەیە تا چەند پەیوەندیان بە قەیرانی دارایی هەیە و تا چەندی شۆکاری دیکە لە پشتوەستانی ئەم پرۆژەیەن. کەرتی تەندروستی قسەیان چییە لەسەر تەواو نەکردنی ئەم پرۆژەیە؟ لایەنە پەیوەنددارەکان هەچ هەوڵێک دەدەن بۆ جارێکی دیکە بۆی ئەم پرۆژەیە بخەوێتەوە سەر کار و کاری تیا بکرێتەوە. ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاو توێ دەکەین، ئێوەش وەڵام وەردەگرنەوە تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. لەگەڵ یەکێک لە چالاکوانانی مەدەنیم خەمخۆری بۆ ناوچەکە وای لێ کردووە لەگەڵ ئێمەدا بێتە ناو بینا تەواو نەکراوەکە و لە سەرەتای ساڵی نوێژدا کە هاوکات بوو لەگەڵ ساڵیادی لەدایک بوونی لەژێر دیوار و کۆنکرێتی چەند ساڵەی بەجێماوی نەخۆشخانەکە دروشمی بەڵێ بۆ تەواوکردنی ئەم پرۆژەی بەرز کردبوویەوە. ئەو دەڵێت لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین بۆ دروستکردنی کەمپەینێکی گەورە بە مەبەستی دووبارە کارکردنەوە لەم پرۆژەیەدا. ئێوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگە مەدەنی لە سنووری قەزای کەلار چیتان کردووە یاخود هەوڵتان داوە چ لۆگێک دروست بکەن لەسەر لایەنە پەیوەنددارەکان بۆ تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە کە ئێمە دەزانین بە تەواوبوونی ئەم نەخۆشخانەیە پێداویستی کەرتی تەندروستی تا ڕاددەیەک لەم ناوچەیە پڕ دەبێتەوە. بەڵێ ناوچەکەی ئێمە لە حاڵاتی فراوانبوونایە و ڕێژی دانیشتوانی ڕۆژ لە دو ڕۆژ زیاترێکە کێشەی تەندروستیمان هەیە لێرە بەڕاستی و لە مێژ ئێمە کێشەی تەندروستیمانەوە توانای ئەو خزمەتگوزاری کە پێویستەکە پێشکەشکە بە هاوڵاتیان لەو توانایانی و لەو ئاسانیەوە جێگەی ڕخنەیەمەوە چەندین جار لەلایەن ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی ئەمە کراوەتە ڕۆژەفێکی گرنگ لە گەرمیانە. ئێمە ئێستا لە تۆڕی پەرەبێدانی توانەکانی خەڵک هەستاوین بە کۆکردنەوەی 5,000 یا ئێستا کەمپینەکەمان بەردەوامە 5,000 واژوو کۆکەینەوە بۆ تەواوکردنی نەخۆشخانەی 100 قەرەوڵەیی مناڵان کە بەڕاستی پرۆژێکی گرنگ و استراتیژی بۆ ناوچەکە. بەڵێ لە ئێستادا کەرتی تەندروستی چۆنە ئەوەندەی ئێوە چاودێریتان کردبێ لە ئاستی پێداویستەکانی خەڵکدا هەیە لەم دەبێت؟ ئەوەی کە ئێمە چاودێریەکەین و بەدەداچوونی بۆکەین وەکو چالاکی مەدەنی وەکو پردێک لە نێوان حکوومەت و خەڵکدا بەڕاستی لە ئاستی پێداویستەکانی ئەم ناوچەیە نییە و ئەو خزمەتگوزاری پێشکەشەکە بەڕاستی بە تایبەتی لە کەرتی فریاکەوتن ئێمە کێشێکی زۆرمان هەیە و جێگەی ڕخنەی هەوڵاتیانە بەڕاستی. مەسەلەکە چییە؟ کەم تەرخەمی هەیە یاخود چۆن دەڵێ لایەنی پەیوەنددارەکان وەکو پێویست ئاور لەم ناوچەیە نادەنەوە؟ قەیرانی داراییەکێکە لەو هۆکارانەی کە بەڕاستی بۆتە بابەتێکی هین، ینی بابەتێکی گشتی بۆ هەموو ئەو کێشانی کە لەم ناوچەیە هەیە وەکو لە ڕووی ئیدارەدانەوە یا لە ڕووی کارگێڕیەوە یان لە ڕووی بلبلانی حەزبی تا ڕادەیەکەمە ڕەنگێکی پێوە دیارە و شتەکە لای هەمووان ینی ڕوونە کە بەڕاستی کەرتی تەندروستی جێگەی ڕخنەیە بە تایبەتی لە ڕووی کارگێڕ و بەڕێوەبردنەوە و ئەبێت چاک بکرێت ئەبێ هەوڵ بدرێت چونکە ئەم ناوچەی قوربانێکی زۆری داوە پێویستەکە خزمەتێکی باشتری پێشکەش بکرێت. بەڵەواتە دەستێوەردانی حزبی لە بواری تەندروستیدا لێرە بەدی دەکرێت؟ ئەکرێت ئەوە بڵێن دەستێوەردانی حزبیش لەم بابەتە هەیە چونکە بەڕاستی حکوومەتی تەوافقی زەرێکی گەورەی لە ئێمەداوە ئەو حکوومەتەی کە هەموو حزبەکان تایە بەشدار بن ئێستا لێرە لەم شارەیە هەنێ لە بەڕێوەبەراتەکان بەدەست حزبێکەوەی هەنێ لە بەڕێوەبەراتەکان بەدەست حزبێکی ترەوەی کاتێک کە تۆ ئەتەوێت دەستی بۆ بەری ئەو کاتە بلبلانی حزبی لەو بابەتە دێتەگۆڕی و ئەمەش جێگای ڕخنەیە بەڕاستی. بەڵێ بە دیاریکراوی ئەم پرۆژێ ماوەیەکی دوور درێژە بەم شوازە بەجێ هەڵراوە
ئەمەلێکەیە بۆی لە ساڵی داهاتوودا ئەوەندە ئێوە زاناریتان لابێ یاخود سەدانی لایەنە پەیوەنددارەکانتان کرد بێ جارێکی بکەوێتەوە سەرپی خۆی شتیا بکرێتەوە لەم پرۆژەیە؟ ئەوەی ئاگدار بینی داری گەرمیان خسێتە ڕیزبندی و پرۆژانی کە پێویستە هیچکردن تیا دەست پێ بکاتەوە بەڵام ئێمە لە پێشەمە فشاری زۆرمان کردووە هەوڵی زۆرمانداوە ڕێگای مەدەنی زۆرمان گرتووە دەبەر کۆتا هەوڵمان ئەوەیە کە 5,000 واژوو کۆ بکەینەوە بۆی سەرنجی حکوومەت بە تایبەتی دامەزراوەکانی سەرەوە سەرنجی ڕابکێشن و ئەم پرۆژەیە بخاتە دیسانەوە کارکردن تیا دەست پێ بکاتەوە ئەوەی لای ئێمە ڕاستی معلوم بێ ئەگەر ئەم پارەیە لە بەردەستی ئەم بودجێ لە بەردەست قایمقامەتی قەزای کەلار بێ یا ئیداری گەرمیانە بێ بەڕاستین پرۆژێ خاتەوە ئیش بەڵام ئەو پارە و بودجێ لە دەستیوانیە و لەسەرەوەیە بەڵێ دیارە ئەم سنوورە لە ڕووی مەرزیشەوە مەرزێکی پیا تێپەڕ دەبێت و داهاتێکی باش بۆ ئەم سنوورە گرتداتەوە هەوڵ نەدراوە ئێوە چۆن دەڵێ لەگەڵانە پەیوەنددارەکان قسە بکەن بۆ ئەوی بەشێک لەو داهاتێکە لە ڕێگەی خاڵە سنوورەکانەوە دەست دەکەوێت بۆ ئەم سنوورە سەرف بکرێتەوە جارێکی دیکە لە پرۆژە خزمەتگوزاریەکاندا سەرف بکرێتەوە ئێمە لەمە هەوڵمانداوە بەڵام هەوڵەکانمان بەڕاستی لەو ئاسیانەوە کە بڵێ بابەتێک بێت بە ڕۆژەفێکی گشتی لە گەرمیانە ڕاستیەکەیەوەیە کە ئەم بودجەیەکە یا ئەو پارەی کە لەو دەواازە نێودوڵاتیانەوە ڕاستەخۆگرێت و بۆ وەزاری دارایی بە پێوەی کە بێمە وتراوە و هیچ شتێکی بۆ ناوچێ سرف ناکرێت بەڵام ئەکرێت ئەمە ئیشی تیا بکرێت بۆ ئەوەی بەشێک لەو بودجەیە ئەو ناوچانی کە دەواازیان لەسرە بەشێک لەو پارەی بۆ ڕێگاوبانە بۆ کەرتی تەندروستی بۆ ئەو پرۆژانی کە پێویستە لەم ناوچێ بە تایبەتی لە ژێرخانی ئابووری ئەم ناوچەی پێشکەن بەکاربهێنرێت بەڵێ دیارە ئەوەندەی ئێمە زەناریمان لە بەدەستداهەیە خەڵکێکی زۆر لە ڕووی پێداویست تەندروستیەوە لەم سنوورە ناچارن بۆ چارەسەر ڕووبکەنە پارێزگای سلێمانی دیارە ئەمەش ڕێگایەکی تاڕادەیەک دوور و دژواریش دەبڕن کە بە ڕێگای مەرگ ناسێنراوە ڕووداوی نەخوازرا و لە ماوەدا ڕوویداوە کە هاوڵاتیەک بۆی چارەسەر نەکردن لەم سنوورە گوازرابێتەوە دواتر لە تووشی ڕووداوێکات چۆ بێت یاخوشت بە جۆر لە جۆرەکان ژیانی لەدەستدابێت بەڕاستی ئەمە کۆتا ڕوودا و کە ڕوویدا بێ مامۆستایەکی زانکۆ یا دکتۆرێکی زانکۆ و بەڕاستیەوە خەسارەتی گەورە بوو بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی زانستی ئەم ناوچەیە بەڕاستی مرۆڤێک بووە توانی ینی لە ئاسێکی باڵایە باسی بکەی ئەگەر ئێمە خزمەتگوزارێکی باشترمان پێشکەش بوودا لە فریاکەوتن ڕەنگە بمانتوانێت یا مەسەن ڕەنگە بتوانرای ژیانی ڕزگار بکرێت و هەروەها ڕووداوێکی ترکە هێرشەکانی داعش بۆ ئەم ناوچەیە و گیان لە دەستدانی هەنێ لە ئەفسەر و کارمەندانی ئاسایش بوون بەڕاستی فریاکەوتنی ئێرە نەیتوانی بە تەواتی پێشوازی و خزمەتگوزارێکی باشی پێشکەش بکات ناچار بوو نێردرا بە سلێمانی بە پێی قسەی ڕۆژنامەنووسان و ئەوانی کە پەیام نێر بوون وانی کە ڕاگەیاندن ئەگەر لێرە فریا بکەوتە ڕەنگە بتوانرای ژیانی و کەسانە ڕزگار بکرای و نەمردنایە بەڵێ دوجار هەوڵەکانی ئێوە چی دەبێت بۆ چۆن دەڵێ دروستکردنەوە یاخود خستنەوە سەرپێ ئەم پرۆژانە ئێمە بەردەوامە بین ئەمە یەکەمین هەوڵ و دوهامین هەوڵنی ئێمە لەگەڵ ئەو هەوڵانی کە دراوە لە چالاکانی بەدەی لە ڕۆژنامەنووسان لە کەسانی خەمخۆر لەم ناوچەیە تەنانەت مامۆستایانی ئاینی کە هاوکاری ئەمە لەم کەمپینیا لە ئێستا کۆتا هەوڵمانەوەیە کە 5,000 واژوو کۆ بکەینەوە سەرنجی هەموو دامەزراوەکانی حکوومەت لەم سنوورە و لەسەر ئاسی سەرەوە بە تایبەتی ئەنجومەنی وەزیران ڕابکێشنیان وەزارەتی تەندروستی ڕابکێشین بۆەوەی ئەم پرۆژێ کارکردن تیا دەست پێ بکات و ئەمە کۆتا هەوڵی ئێمە نابێ بەڵکو هەموو ڕێگا مەدەنیەکان ئەوەی کە لە بەردەستی چالاکانی مەدەنی ئێمە بەکاری هێنین بۆی سەرنجی حکوومەت ڕابکێشن و ئەم پرۆژەیە بودجێ بۆ تەرخام کات و کوێتە کارکردنەوە. ئێرە بەجێ دەهێڵین و دەمانهەوێت لە سەرزاری بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان گرنگی تەواوکردنی نەخۆشخانەی 100 قەرەوەرەی منداڵانی کەلات بزانین و کەم و کورتیەکانی کەرتی تەندروستیش لەم ناوچەیەدا بخەینە بەردەم پرسیار و وەڵامی بەشێک لەو ڕەخنانش وەربگرینەوە کە بەهۆی کەمی پزیشکی پسپۆڕ و پێداویستە تەندروستیەکانەوە لەم سنوورە دروست بووە. فۆکسی بەرنامەکەمان لەسەر تەواو نەکردنی نەخۆشخانەی 100 قەرەوەرەی منداڵان لە ئیدارەی گەرمیان هۆکاری تەواو نەکردن یاخود ڕاگیرانی کارکردن لەم پرۆژەیەدا بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر بەخێر بێن بەخێرتانەکەم بۆ گەرمیان ئەم پرۆژەیە لە ساڵەکانی 2012 دەستکراوە بە کارکردنتیایە لە 2014 بۆ خۆتانەزان بەهۆی قەیرانی دارایی و کێشەکانی ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ناوەندەوە سەر لە بەرکارەکانی ڕاگیراوە و کۆمپانیایی کە کاری تیا کردو کۆمپانیایکی کردی بۆ گەڕاوەوە بە شوێنی خۆی. بەڵێ کاکتۆر کۆمپانیایەکە تا ئەم قۆناغی ئێوە لێ ڕازین کارەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ کردووە؟ ئەم پرۆژەیە پرۆژەی بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان وەزارەتی تەندروستی نییە بەڵکو ئەمە پرۆژەیەکە لەلایەن لیژنەی
لاوەکی پەرەپێدانی پارێزگاکان سەر بە ئەنجومەنی وەزیرانە و لەسەر داهاتی نەوت و شیرینەکانی نەوت کارەکانی کردو ئەوان سەرپەرشتیەکەن و ئەوان ئاگایاندەیەتی ئەمە یەک ئەندازیارمان هەبووە لە ناو ئەو لیژنەی کە ئیشەکانی کردووە ئەوەی کە کردوێتی ئەو کاتە تەمان پێش دەست بەکاربوونی ئێمە بووە ئێمە لە 2015 لە دوای هەڵبژارنەکانی 2013 دەست بەکاربوون وەکو تیمی حکوومەتی خۆجێی لە گەرمیان ئێمە هاتین کارەکانیان وەستا بوو تەنها هەیکەل و دینگەکانیان تەواو کردو هیچ شتێکیان نەکردووە. بەڵێ ڕای ئێوە وەرگیراوە لە دیزاینی ئەم پرۆژەیەدا یاخود لە ئەوان من ئاگادار نیم پێدەچێت چکە خستخانەیەکی گەورەیە سەقەرێڵی مۆدێرنە ئەنجومەنی وەزیران خۆی کارەکانی کردووە. بەڵێ دیارە ئێستا کەرتی تەندروستی تا ڕادەیەک لەم دەڤەرە پێچێکەکەم و کورتی دیابێت بەهۆی تاوا نەکردنی بەشێک لەم جۆرە نەخۆشخانانەوە بە تەواوبوونی ئەم نەخۆشخانانە کەرتی تەندروستی لەم دەڤەرە چارەسەر بێت. کەرتی تەندروستی لە دەڤەری گەرمیان لە ماوەی ئەم 4-5 ساڵی کە ئێمە کارمانتیا کردووە کۆمەڵێک کاری زۆرمان بۆ کردووە و بەرەو پێشمان بردووە بەڵام گلەی و گازندەی هاوڵاتیان بە بەردەوامی هەیە لەبەر ئەوەی هیچ باڵەخانە و بینایەکی گەورەی نییە بەڕێوەبەرایەتێک و کەرتی گشتی کەرتی حکومی ئەو نخۆتانە بینن ئەو نەخۆشخانە سەقەرێڵێکێکە لە پرۆژەکان و تاکە پرۆژەشە استراتیژیەکە تا ئێستا دەست بەکارەکانی نەکراوە و ئێمە بەڕاستی گومانمان لا دروست بووە لەبەرەوەی هەموو پرۆژەکانی ڕێگاوبان زۆربەی مەکتەبەکان ئەوانە دەست بەکار کراوەتەوە تێدا کەلار کە ئێستا ناوەندی ئیدارەی گەرمیانە نەخۆشخانەیەکی گشتی هەیە کە هینی 40 بۆ 50 ساڵ لەمە پێشە خستخانێکی زۆر بچووکە هەمووی بینای بچوک بچوک لە چواردەوری خڕکراوەتەوە هاوڵاتیان ڕۆژانە گلیان هەیە لەم خستخانە ئێمە ژماری پزیشکیمان هەیە بۆ لەو داوای ژماری زیاتریشمان کردووە گلەی هاوڵاتیان بەردەوام هەیە لەمە بۆ نمونە نەخۆشخانەی فراکەوتنەکە بە تەنیشتەوەیەتی ئەویش هەر بچووکە هەندێک پێداویسی پزیشک و ئەمانەی هەیە کە داوامان کردو هۆڵی نەشتەرگەری و چاودێری وردەکەی تا ئێستا نەکراوەتەوە بۆی دانەمەزراندنەوە لە کاتێکا کە سەرجەم ئامێر و پێداویستەکانی لەوێ بوونی هەیە. بەڵێ ببوورە دۆستێنم ئەو گومانانەی ئێوە کە لە وەست دەستپێنەکردنەوەی کارکرد لەم پرۆژەیە لە چی سەرچاوی گرتووە پێت وایە دەستێکە بەن قەزبی هەوێ ئەم پرۆژەی تاوا نەکرێت؟ وڵاتیەوە گومانەوە بۆ خۆی کاڵم گومانمان هەیە بەشکین لەوەی بۆچی تەنها و پرۆژەیە دەست بەکار نەکرا. بەڵێ چکە ئێمەش دەبین بەشێکی زۆری پرۆژەکانی کە کاری تیا دەگرێت لەم سنوورەیە. ئەی هەوڵەکاری ئەوە جواب باتەوە وەڵامیم گومانەمان باتەوە کە لەلایەتی پرۆژەکە ڕاکیرا و کوتمە لە وەزارەتی تەندروستی نییە. بەڵێ دەستێوەردانی حیزبی هەیە لەم جۆرە پرۆژانە؟ وەکو ئەو پرۆژەیە نا بەڵام ئێمە کاتێکە لە ئیداری خۆجی لە ئیداری گەرمیان دەستبەجێ بووین وەکو تیمی بزوستنەوەی گۆڕان ئەو کاتە کۆمەڵێک بەڕێوەبەری گشتی بووین لەگەڵ قایمقامێک لەگەڵ چەند بەڕێوەبەری ناحەیەک لەو کاتەوە تا ئێستا پێمان وایە بڕوامان وایە دەستا و دەستکردنی دەسەڵات نەکراوە بۆ نمونە ئێمە هاتوونەتە ئەم بەڕێوەبەرایەتیە زۆری جومەکانی ناو ئەم بەڕێوەبەرایەتیە تەداخلی حیزبی تێدایە ناهێڵن ئێمە کارەکان بکەین زۆربەی پرۆژەکانمان وەستاوە حتا لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی گەرمیانیش کۆمەڵێ بەرنامەمان هەبوو بۆ ڕێخستنەوەی دۆسەی دەرمان بۆ ڕێخستنەوەی کەرتی تایبەت بۆ ئەوانە ئەمە تەدەخلاتە و هەژمونە حیزبیە باڵا دەستەکەی کە پێشتر هەبووە بە شەرت ئێمە لە هەڵبژارنەیە زۆری نەبووین لە سنووری سلێمانیا و دەبوو ئێمە بینە سەرەوەی کە بە تاواتی بەرنامەکان جێبەجێکەین بەڵام کە نەکرا کە دەسا و دەستەکە نەکرا بە تاواتی کێشەی گەورەی بۆ ئێمە دروست کردو و تەسیراتی لە خزمەت گوزارەکانمان کردو من نمونەیەکتان بۆ هێنمەوە لە ئانی قەیرانەکە لە 2016 و 17دا دوو مەڵبەندی تەندروستی هەبوو بینای تاوا بوو بەس هەیکەل ئەمە نە ئامێری پزیشکی تیابوو نە پێداویستی پزیشکی تیابوو نە کارمەندیشە بوو لەگەڵ تیمی ناو دائیرەکەما گفتوگۆیەکمان کرد لەوەی کە ئێمە توانین بە هاوبەشی ئەم دوو مەڵبەندە بکەینەوە سەر ڕای ئەوەی کە نەوەزارەتی دارایی و نەتەعینات و نەدامەزران هەبووی و کردیشمان سەو دوو مەڵبەندە هیچیان ناوی مەڵبەندی تەندروستی گوڵاڵەیە هیچیان ناوی مەڵبەندی تەندروستی شەهیدانە دوو پرۆژەی سەرکەوتون کە ئێستا بەردەوامی کار دەکرێن هیوادارین ئەم ساڵ بتوانین بکەین بە 24 کاتژمێریش ئەمانە خزمەتگوزاری پزیشکی گشتی پزیشکی ددان چاودێری ژنی دووژیان مناڵ کوتان ئەمانەی تیادا تەقدیمەکرێ ئەمە بەبێ ئەوەی ئێمە دینارێ وەرگرین لە حکوومەت بەبێ ئەوەی داوای دامەزران بکەین توانیمان بەکاری هاوبەش بیکەینەوە ئەمە نمونەیەکە بۆ بەرچاوی هەموو ئەو کەسانی کە لێرە باڵا دەستن هەموو ئەو هاوڵاتی و هاونیشتیمانیانەی کە گلەی لە کەتی تەندروستی دەکەن کە پێیان وایە کەتی تەندروستی داوای وەڵام دەرەوەی داواکاکانی ئەوانی ئێمە پێیان دەڵێن کێشەی سیاسیمانێ تەداخلات هەیە بۆیە ناتوانین ئەو کارانە بکەین بڕۆن سەیری ئەو دوو مەڵبەندەکەن کە کردومانەتەوە بەکاری هاوبەش کراوە ئێمە کاری هاوبەش نەکەین ناتوانین کارکەین. بەڵێ کاتۆ دیارە من ڕای بەشێک لە وڵاتەکانمە گرتووە بەشێکیان وەکو تەنزێک باز دەکەن دەڵێن فریاکەوتنی گەرمیان وەکو تەرمیناڵێکی لێ هاتووە واتە هیچ نەخۆشێک لەوێ نامێتەوە ڕاستەخۆ بەڕێکرێ بۆ سلێمانی ئایا ئەمە تا چەند بۆتە خەتەریات بۆ سەرژیانی ئەو
نەخۆشانەی کە بەم شێوازە لێرە مسلمانی لە 2015دا دۆکیومنتمان لایە ئەمە کاتێک دەست بەکار بووین لە مانگانە ژمارەی ئەو نەخۆشانەی کە دەنێنران بۆ سلەیمانی 250 نەخۆش بۆ لە یەک مانگە ئیشمان کردووە لەسەری بەردەوامی ئیسە کەم کراوەتەوە بۆ بینی 80 بۆ 90 خۆش بۆ سلەیمانی کە ئاڵوان کەواتە ئێمە سێقات ئەو ژمارەیەمان کەم کردوەوە بە بەردەوامی ئیشمان لەسەر کردووە هەندێک لە خزمەت گوزارەکانیمان چاک کردو هۆکاری ئەوەی کە ئیسا ئەوانە ماوەتەوە پەیوەندی بە چاودێری ورد دەوێت کە نیمانە پەیوەندی بە بژانەوەی دڵەوە هەیە نیمانە پەیوەندی بە قەسەرەوە هەیە ئەوە نیمانە ئیتر ئەوە کەوێتە سەر بەرنامەی وەزارەت ئایا ئەتوانێت ئەو خزمەت گوزاریانە بهێنێتە ناو شارێکی کەلاج کەمە پێویستی بە سنتەری پێشکەوتوی پێویستی بە پارەی زۆر هەیە پێویستی بە کۆمەڵێ پزیشکی و پسپۆری تایبەت هەیە ئەمانە کە بێنێتە ناو کەلار بۆی ئەو هاونیشتیمانیانە ئەو گلیان نەمێنێ ئەو تەنزەشمان لەسەر لاچێکە بڵاو بۆتەوە ئێمە پێمان وایە داواکەیان لە شوێنی خۆیەتی شارێکی گرمیان کە شارێکی گەورەیە شاوێکی گەشە کردووە کەلار سنتەری ئەم ئیدارەیە وەکو حکوومەت هێرێم ئێمە نسبەتی دانیشتوانەکەی نزیکەی 300,000 بەڵام ئێمە بە فعلی کۆمەڵی ناوچەی دابرنراومانەیە ناوچەی کوردستانی کێشە لەسەرمان هەیە کە بەمە ئەمە ئەم بەرەبەرایەتەیە خزمەتی 300,000 کەس ناکە خزمەتی نزیکەی 700,000 کەسەکەمە بە ئاماری ڕستنی کردومانە لە خانەقینەوە لە قەرەتەپە و لە جەلەولاوە لەو شوێنانەوە هەمووی ئەمە خزمەت گوزاریان پێ دەکەین و ئەم بوجەکەش ئێمە بۆ 300,000 وەردەکرین بەڕاستی بەڵێ دکتۆرگیان لە ساڵدا ئەگەر هەیە ئیش لەم پرۆژێدا بکرێتەوە ئەوەندە زاناریتان هەبێەوە تا ئێستا هیچ شتێ لای ئەمە باز نەکراوە چکە ئەو کوتمە و پرۆژەیە لە لای ئێمە نییە ئەوە کەوێتە لە سەردانی ئەو لایەنانە بکەیت کە پرۆژەکان لەلایە بەڵێ ئەی لە دیاریکردنی ئەم ڕەبجەیەکە و پرۆژەکان تەرخان کراوەتەوە هیچ زانارێ بۆ ئێوە نهاتوە یا هیچ بجێ بووە ناخێرەوانی کە خراونەوە کار و لە ئیدارەی گەرمیان بڕیاری لەسەر دراوە خراوەتە پێشەوە پێما بێ پرۆژەکانی ڕێگاوبانن پرۆژەی مەکتەبەکانم کۆمەڵێ بینایی هەندێک لەو فەرمانگانن کە کارکردن تایە وەستا ئەوە نەخراونەتەوە کار تا ئێستا پرۆژەی نەخۆشخانە سەقەرێڵەیەکە هیچ جیوایەک تورسکایەک بۆ کارکردن تایە دیار نییە بەڵێ قسەی کۆتایی جناب چیە لەسەر کەتی تەندروستی لەم دەڤەرەدا کەتی تەندروستی لەم دەبەرێمە بەرەو پێشمان بردووە بەو پێی کە ئێمە هاتینە ئێرە هیچ ژەرخانێکی نەبوو ئیسا ئێمە زۆربەی کارەکانیمان ڕێخسۆتەوە لە کەتی تایبەتمان بەهێز کردووە کەتی گشتیمان پتە و کردوتەوە ئەوەی کە پێویستمانە باڵەخانەیە ئەوەی کە پێویستمانە هەندێک لەو پسپۆڕیانەیە بۆی ئێمە بتوانین وەڵامی داواکارەکانی ئەو خاڵاتیانە بینەوە کە چاوەڕێکی زۆریان لێمان هەیە کە خزمەتەکە زۆر لەمە ئیسا هەیە بەرەو باشتری بکەین بۆیان دەچینە قایمقامەتی قەزای کەلار مەبەستمانە هەوڵەکانی ئەوان وەک بەڕێوەبەرایەتێکی کاریگەر و دەستڕۆیشتوو لە ناوچەکەدا سەبارەت بە دووبارە کارکردنەوەی پرۆژەی تەواو نەکردنی نەخۆشخانەی 100 قەڵەوێرەی منداڵانی کەلار بزانین ئەو دەڵێت بودجەی تەرخانکراوی پرۆژەکە لە چوارچەوەی پرۆژەکانی قایمقامەتدا نییە ئاگاداریش نین کەی کارکردن لەم پرۆژەیە دەست پێ دەکاتەوە و گلەیش لە حکوومەتی هەرێم دەکات بەوەی بەبەراورد بە قوربانیدانی خەڵکی گەرمیان وەک پێویست ئاوڕیان لە ناوچەکەیان نەداوەتەوە جنابەت وەکو لایەنێکی ئیداری لەم ئیدارە چۆن لە پرۆژە خزمگوزاریەکان ڕازیت لە تومەی ئێوەدان ئەوەی بۆ ئێوە دەکرێت تا ئێستا ئێمە بەعام ئەو پرۆژانەی کە دوای خێرانی دارایی بەشێکی زۆری پرۆژەکان ڕاگیراون ئێستا خۆشبەختانە لە 2019 بەشێک لەو پرۆژانە کەوتەوە گڕ ئیشی لەسەرەکرێت لە تەوابوونایە بەشێکیش تەواو بووە ئمە لێرە کۆمەڵێک پرۆژی استراتیژی لە کەلارە کراوە مثلەن ئێمە دادەی حولی کەلارێکەکە لە پرۆژە استراتیجیەکان سایلۆی کەلارێکەکە لە پرۆژە استراتیجیەکان پردی گردەگۆزینە ساڵاغا پرۆژەی استراتیژی لە کەلارە بۆ دووسایەتی کەلار دەربەنیخان لە پرۆژە استراتیجیەکانە ئەمانە پرۆژەی استراتیژی و هەموو گەرمیان سوودی لێوەرەگرێت ئیشی باش تیا کراوە پرۆژەی ئەوەی نەخۆشخانە سەر قەرەوڵەکە بودجەکەی لەسەر $1 ئەوە ئەنجومەنی وەزیران خۆیان سەرپەرشتیەکەن بودجەی نەوتەکەیە لەبەر ئەوە ئێمە هیچ سڵاحێتێکمان نییە لە خەرجکردن ئەوانەی بەس ئەوەی لەسەرمانەوەکو ئیدارە ئەو پرۆژەیە بە پرۆژێکی استراتیژی گرنگە زانین بۆ ضروریشی زانین بۆ خەڵکی گەرمیان ئەو پرۆژەیە بۆ نەخۆشخانەی مناڵان و نەخۆشخانەکانی کەلارش ماندوون بیناکانی تر نەخۆشخانەی کەلار هەر بینایەکی کۆن و ئەوانە هەیە تەمەنێکی هەیە شوێنەکەی بەرفرەوان نییە و هەرچەندە ئێمە نەخۆشخانەی تەواوی کەلار فریاکەوتن تا ڕادێک بیناکەی تازەیە بەڵام شوێنەکەی گونجاو نییە
شۆنەکەی بەرفرەوان و ئەوانە نییە کۆمەڵێ پێداویستی تری هەیە داواکاری تر هەیە نەمانتوانی بۆ جێبەجێ بکەین بە ئام گەرمیان ڕاستە مەسەرەن کەلار مەسەرەن تۆ باسی نەخۆش باسێک کەلار بکەین نەخۆشخانەی کەلار و فریاکەوتنی کەلار ئەوانە بە ناو بۆ ملاکی قەزاکەی بەڵام لە ڕووی ئەوەی کە خەڵک ڕووتیەکە لە نەخۆش و ئەو لۆدە زۆرەی کە لەسەر ئاسی هەموو گەرمانە مەسەرەن ئێستا نەخۆشخانەی شێرەی نەقیمانەی ژنان لە جەبارە و قەرەتەفە و کفری و ناوچەکانی ئەو بەرسیروان و قۆرەت و ساڵاغا و هەموو ئەوانە ڕۆکەن ئەم نەخۆشخانە ئەم نەخۆشخانەیە وەکو ملاک و وەکو پێداویستی وەکو ئەوەی کە بۆی سەرفەکرێت بۆ قەزایەکە بەڵام ئەگەر بەراوردی بکەی ئیشی گەرمیان هەموو یەکات نەخۆشخانەی کەلاریش هەروە فریاکەوتنی شەیتەجاریش هەروە ئەمانە هەمووی جا لەبەرەوە کەلار لە ڕووی تەندروستی و پێویستی بە دکتۆری باش هەیە پێویستی بە دکتۆری ئیخسایی هەیە پێویستی بە موقی مەقدەمە یەکێکە لە کێشارە گەورەکانی نەخۆشخانەکانی کەلار هەوڵتان نەداوە چۆن دەڵی گلەوی گازەندی هاوڵاتیان بگەن بە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە تەواوکردنیان پرۆژەیە قسەمان کردووە داواکاریمان زۆر کردووە لە ڕێگا کەناڵەکانەوە ئیشمان لەسەر کردووە چەندین جار ئەم پەیامانمان گەیاندووە لە ڕێگای چاوپێکەندەکانمانەوە بەڵام بە حکمی ئەو قەیرانی دارایی تاکو ئێستا پرۆژەکانی نەوت بەگەڕ نەخراونەتەوە بە زۆری ئەمە وای کردووە پرۆژەیە بەڵام ئومێد دەکەن لەم ساڵە لە 2020 ئەم پرۆژەی نەخۆشخانەی سەدقەرەوەلەکە بە پرۆژەیەکی ئیستراتیجی گرنگە زانین بۆ کەلار و بۆ گەرمیانیش بەڵێ بەگشتی لەسەر کەرتی تەندروستی لەم ناوچەیەدا لە ئاستی چاوەڕوانی ئێوەدا هەیە کەرتی تەندروستی وەک باسم بۆ کردی ئێمە لەسەر ئاستی مەسەرەن لەسەر ئاستی قەزا قسە بکەین مەسەرەن نەخۆشخانەی کەلار بەڵام ئەم نەخۆشخانەیە بە ناو کەلارە بەڵام لە دەرەوەی کەلاری خەڵڕووتیەکە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە دوای دەوامەوە لە کاتی دەوامان لە هەموو شوێنەکانی گەرمیان و ڕووتیەکەن خۆ تۆ ناتوانانی شێرین نەقیب بە هەمان شێوە هەموو ژنان کە ڕووتیەکەن ناتوانانی وەری نەگریت ئەمە وای کردووە ئەم لۆدە زۆرێک کە لەسەر نەخۆشخانەکان و سلکی تەندروستی لێرە هەیە لەگەڵ ئەوەشا معاناتی بەدواوەتێ گلەی ڕزای خەڵکی بەدوایەتێ ئەمانە پێویستی بەوە هەیە حکوومەت ئاوڕ جدی لێ بدات پەراوەستخستن هەیە لێرەدا پەراوەستن چۆن یانی بۆ نمونە بەراورد بە ئیدارەکانی کە ئیدارەی پەراوەستنەکە لە ئاستی ئەوە بینی کەلار ئێستا قەزای کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان سڵاحێتی وەکو محافظەکانی تر هەیە بەڵام لە ڕووی ملاکەوە ئێمە کێشەمانێ مەسەن تۆن ئەم جیاوازت چێ دەکرێت لەنێوان ئەوە مەسەن بەشێکی پەیوەندی بەوە هەیە مەسەن دامەزراندن وەکو پێویست نییە تاکو ئێستا مەسەن ئێمە چەندین جارە ئەوە ڕەنگە چەندین ساڵە داوای ئەوەکەین ئێمە معاناتمانەیە لە نەخۆشخانەی فریاکەوتنە تۆ مقیم ئەقدەممان نییە ئەوە وای کردووە بۆ شایەک لە بینی ئەو مقیمەی کە دەوامەکە لەوێ ئەگەر مقیم ئەقدەمتە بێتوانی ئیشەکانی قسایەکان بکەوە بە ئاسانی بچێتە دەم خەڵکەوە ئێمە مەسەن ئەگەر بژانەوەی دڵمان هەبێ لێرە خەستەرەمان هەبێ شتێکی لەو بابەتانمان هەبێ لێرەوە پێویست بەوە ناکات لە ڕۆژێکە چەندین نەخۆش حالە بکەیت و ژیانی بکەیتەوە مەترسیەوە بەڵێ دیارە من ئەمە پرسیارێکی من بۆ گلەی هاوڵاتیانیشە دەگوترێت بەشی فریاکەوتنی کەلار وەکو تێرمیناڵێکی لێ هاتووە کاتێک نەخۆشە سەری ڕاستەوە خۆ ئەینێرن بۆ سلێماوی لێوێ نامێنێتەوە ئایا ئەمە تا چەند مشکلێ بۆ تەندروستی هاوڵاتیان دروست دەکات چکە بەڕاستی ڕابردوودا ئێمە دەزانی ڕووداوی نەخوازراویش ڕوویداوە بۆ هۆی ڕووداوات شۆوە مامۆستایەکی زاهوگیانی لە دەستدا لە ڕابردوودا بۆی ئەوەی کە لەم نەخۆشخانە نێدراوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی خێرای سلێمانی قسەی ئێوە لەسەر بابەتانە چییە؟ ئەو گلەیانە گلەی ڕاست و ڕەوان هاوڵاتیانەکەن سەبارەت بەوەی کە ئەو نەخۆشانی لە ڕۆ کاتێدا حاڵەتی محرزیانەیە حاڵەتی بۆ تەندروستیان ناجێگیرە بەپەلە ڕەوانە کرێ بۆین ڕێگەکەش وەکو پێویست نییە دوورە ڕێگەکبانەکەشمان خراپە ئەمە واکە مەترسی بە ژیانی ئەو هاوڵاتیەوە بکرێت ئەمە ئەمێنێتەوە سەرتی تۆ ئەبێ بێ سلکی تەندروستی لێرە ببوژێنیتەوە احتیمامی زیاتری پێ بدێ بەشەکانی زوندوو بکەیتەوە دکتۆری قسایی بۆ بنێری مقیمی ئەقدەمی بۆ بنێری ئەوانە واکە ئەم کێشانەتە بۆ چارەسەر بکە بەڵێ قسەی کۆتایی ئێوە چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە چ لۆگێک دروست دەکەن بۆ ئەوەی بەلانی کەمەوە پرۆژەی ئەم پرۆژەی نەخۆشخانەیە لەم ساڵدا بکەوێتەوە سەرکار و شتیا بکرێت لە ڕێگەی لایەنە پەیوەنددارەکانەوە چی دەکەن ئێوە؟
ئێمە لێرەوە ومێ دەکەین حکوومەت گوێبیستی داواکاریەکانمان بێ ئەوە داواکاری و گلێ و گازندەی خەڵکە ئێمە بەرزەکەینەوە قسەی لەسەرەکەین بۆ ئەم ساڵ 2020 ئەگەر بەڕەچاوکردنی وەزعی سیاسی و ئابووری عێراق و کوردستان ومێ دەکەین بتوانین لەم 2020 بەشێکی زۆری ئەو داواکاریانە جێبەجێ بێ بە تایبەتی لە بواری سلکی تەندروستیە و مەجالەکانی تریش هەندێک پرۆژەمانەیە بەڕاگیراوی ماونەتەوە بە تایبەتی ئەوانەیە کە لە بودجەکەی پەترۆدۆلار دابینێکە ئەنجومەنی وەزیران بەشێک لە پرۆژانە پێویستی بە پروژانەوە هەیە پێویستی بە گەرخستنەوە هەیە پێویست بە ئیشکردنتیا هەیە بەڵای سەبارەت بە پرۆژەی ڕێگەبانی گەرمیان و ڕێگەکانی دەرەوە ڕێگەکانی گەرمیان ئەو پرۆژەی بەردەوامە بێ ئیشی باشی تیاکرێ ئەو یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان و خەڵکی گەرمیان بە تەواوبوونی ڕزگارێ بێ لەو پێشبینێکە لە کاتی دیاریکاری خۆیانەوە بێت پێشبینیەکە ئێستا و کۆمپانیانەی کە ئیشی تیاکەن کۆمپانیای جێبەجێکار ئیشی باشەکە ئێستا بەو مستاوای ئێمە لێ ڕازین لە ئیشەکانی لادەی شیان ڕاست تا ئێستا ڕازین تاکو ئێستا و بودجەکەشی بەردەوامە جێگیری ئیدارەی گەرمیانە لە هەمان کاتدا ئەندازیارێکی شارەزایە لە سەرەتای بڕیاردان لەسەر دروستکردنی نەخۆشخانەی سەد قەرەوەرەی منداڵانی کەلار ئاگاداری ورد و درشتی هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆژەکەیە لە قسەکردنم لەگەڵیدا بۆمان دەردەکەوێت بودجەی تەرخانکراوی پرۆژەکە لەسەر بودجەی پترۆدۆلار و بژانەوەی گەرمیان بووە کە لە ساڵی 2013 بڕیاری لەسەر دراوە. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەیە چۆن بوو بڕیاری لەسەردرا بۆ ئیدارەی گەرمیان چۆنە تا ئێستا وەستا و ئایا ئەگەریشی هەیە جاریکاری تیا بکرێتەوە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵە ئازیزەکەتانەکەم و ئومێدەوارم لە ڕێی کەناڵەکەتانەوە زانیاری دروستەکان لەبارەی ئەو نەخۆشخانەیەوە بگا بە بینەرانی بەڕێز و لە ڕاستیەکان ئاگادار بن. سەبارەت بەو نەخۆشخانەیە یەکێکە لەو پرۆژانەی کە ئێمە لە 2012 دوای دەستبەکاربوونی کابینی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا بودجەیەکی تایبەت لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ سنووری گەرمیان دابین بکرێت. کۆمەڵی پرۆژەمان ئامادە کرد بە پێی پێداویستی ناوچەکە یەکێک لەو پرۆژانش ئەم نەخۆشخانەیە بوو کە بە پێویستێکی هەنووکەیمان زانی بۆ ئەو کاتە و بۆ یەکی بوو لەو پرۆژانەی کە دەستنیشانمان کرد. بەڵێ بودجەی تەرخانکراوی ئەم پرۆژەیە لەسەر چ بنەمایەک بوو حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بڕیاریدا لەسەر دەستنیشانکردنی پرۆژەکان لەلایەن دام و دەستگا جیاوازەکانی ئیدارەی گەرمیانەوە لەلایەن یەکە ئیداریەکانەوە کۆی پرۆژەکان دەستنیشان کران. ئەو سەردەمەی کە ئەم پرۆژەیەکێک لەو پرۆژانە بوو کە لە چوارچەوەی 200 میلیۆن دۆلارە بوو ئەو بودجە تایبەتی کە تەرخان کرا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. ئەم پرۆژەیەش یەکێک بوو لەو پرۆژانەی کە کارە هونەریەکانی بۆ ئامادەکرا بوو پێشتر لە ڕووی نەخشە و دیزاین و وردەکاریەکانەوە لە ڕووی تێچووەوە لەسەر ئەو بنەمایە ئەم پرۆژەیش بۆ یەکێک لەو پرۆژانەی کە لە چوارچێوەی ئەو بودجەیە چووە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ دەگوترێت بودجەکەی لە حسابی پترۆدۆلار بووە ئایا سام ئێمە ناوی لای ئێمە بەم شێوەیە ئێمە ئەو پرۆژانە هەمووی چوە چوارچێوەی لیژنەیەکەوە لیژنەیەکی باڵاوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی ئەو سەردەما بە ناوی لیژنەی باڵای پەرەپێدانی ناوچە جیاجیەکانی هەرێم کە پێشتر ناوی لیژنەی باڵای پەرەپێدانی گەرمیان بوو بەهۆی ئەوەی کەوا بودجەکە زیاتر فراوان کرایەوە و ناوچەکانی دەرەوەی گەرمیانی شکردەوە ناوەکەی بۆ ئەو شێوەیە گۆڕا لە چوارچێوەی ئەو لیژنە باڵایە و لە چوارچێوەی بودجەیەکی تایبەتی وەزارەتی سامانە سروشتیەکان بوو. بەڵێ کاک یونسگیان ئەگەر لەوە چێن ناو خودی بابەتەکەەوە ئایا ئەم پرۆژەیە لە ئاست پێداویستی ئەم ناوچەیە کەم نییە کە بەم شێوازەش گرفتی بۆ دروستکراوە تەواو ناکرێت؟ ئێمە وەکو خۆتان ئاگادارن سنووری گەرمیان ئەگەر باسی قوربانیدان و باسی وێرانکاری بکەین بە پلەی یەکەم لێ لە کوردستانە لە ڕیزی یەکەمی قوربانیایە و لە ڕیزی یەکەمی وێرانکاریایە لە سەردەمی ڕژێمی بەعسدا بۆیە پێداویستەکان زۆر بوون. ئێمەش کاتێک کە دین بودجەیەکمان بۆ دێ ئەبێ دابەشی کەینە سەر ناوچە جیاجیەکانی سنووری ئیدارەی گەرمیانە و پێی ئەولەویەت دایڕێژین بۆ ئەو کاتە ئەگەر بەهاتایە و وەکو ئەو پلانەی بۆی دانرا بوو بچوایەتە سەر بۆ
بۆ ئەو کاتە باش بوو ئەو پلانمان بوو پلانی ئایندەیشمان هەبوو بۆ ئەوەی لە شاری کفریشا بە هەمان شێوە نەخۆشخانەیەکی هاوشێوە دروست بکەین و هەر لە شاری کەلاریشا خەستەخانەی نەخۆشخانەی تایبەتمەند بە بوارە زیادیەکانی نەخۆشی دروستکەین بەڵام بۆ قۆناغە توانیمان هەر ئەوە بکەین. بەڵێ لەم ساڵدا ئەمەل هەیە ئەم پرۆژەیە جارێک بکەوێتەوە سەرکار؟ دیارە ئەو پرۆژەیە بەداخەوە وەکو هەموو پرۆژەکانی تر بەهۆی قەیرانی داراییەوە لە 2014 کاتێ وەستا کە ڕێژەیەکی باش لە پرۆژەکە چوو بۆ پێشەوە بە تایبەتی لە دروستکردنی هەیکەلی بیناکە کە ئیسەیش خۆتانەی بینن بەڵام بەهۆی قەیران و هەمووی وەستا ئەوەی کە ئێستا هەیە کوی پرۆژەکان لە سەر تاسەری کوردستانە ئێستا بە قۆناغ و بە پێی ڕێنمایەکی تایبەت دەست بەکارە بێتەوە لیژنەیەکیش لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەو بابەتە پێک هێنراوە نوێنەری وەزارەتی پلاندانانی تایە بەڕێوەبەری گشتی پلاندانانە لە وەزارەتی پلاندانان کاکزاگرۆس ئێمە لە پەیوەندی بەردەوامین لەگەڵ ئەوان ومێدمان وایە لەم ساڵدا ئەو پرۆژانەی کە لە چوارچێوەی ئەو بودجێیان بخرێنەوە ڕیزبەندی و کاتێک کە ئەو بودجێ ینی کار بە بودجێ بکرێ بە دڵنیاییەوە ئەولەوێتی ژمارەیەکی ئێمە وەکو ئیدارەی گەرمیان وەکو دام و دەستگاکانی سنووری ئیدارەکەمان دەستپێکردنەوەی کارە لەو پرۆژەیە. بەڵێ بە دیاریکراوی بودجەی خەڵمەراو بۆ پرۆژێت چەند بووە؟ وردەکاری بودجە و ئەو شتانە هیچی لای ئێمە نییە تا لەبەرەوەی هەر ژمارەیەک ئیستا بیڵێم ڕەنگە وەکو خۆی نەبێ بەڵام ئەوەی کە لە بیرمە لە حدودی 27 ملیۆن دۆلار بوو. بەڵێ تا ئەم قۆناغە لە ئەدای کۆمپانیای جێبەجێکە ڕازین ئێوە وەکو ئەندازیارێک؟ ئێمە وەکو ئەندازیارێک لە ڕووی هەیکەلەوە لە ڕووی تەکنیکیەوە ئیشەکان بە شێوەیەکی باش کرا کاتی خۆی بەڵام پرۆژەش تا کوتاو نەبێت هەڵسەنگاندنی توای بۆ ناکرێت و بۆ سەرپەرشتی ڕاستەوخۆ ئەوە زیاتر ئەو ئەندازیارانە ئەو تیمە ئەندازیارەیە کە ڕاستەوخۆ سەرپەرشتیان کردووە کە ئەو تیمەش هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئێمەیان نەبووە بەڵام ئێمە وەکو ئیدارەی گەرمیان لە چوارچێوەی ئەرکەکانی خۆمانە بە دوواداچوونمان بۆ پرۆژانە کردووە لە کاتی سەردانەکانمانە ئێمە تا ئاستێکی باش ڕازی بووینە لە شێوازی جێبەجێکردنی پرۆژەکە. ئەمەلێکێ بۆ دووبارە خستنەوە سەرکاری بە کورتیەگەر ئێمە باس لە ئەمەل ناکەین باس لە داکۆچیەکانی داکۆچیە بەردەوامەکانی خۆمانەکەین ئێمە بە بەردەوامی لەسەر هێڵین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتی پلاندانان و بەڕێز کاکزاگرۆس بۆی بە زووترین کات لە وەکو باسم کرد لە هەنگاوی یەکەمی دەستپێکردنەوەی پرۆژەکانی ئەو بودجەیە ئەمە ئەولەوێتی ژمارەیەک بێت. جیاوازی کراوە لە نێوان ئیدارەی گەرمیان و شوێنەکانی تر لەم جۆرە پرۆژانەدا؟ ئەو پرۆژانەی ئێستا لەسەر ئەو بودجەیە پشتی شێری لە سنووری ئیدارەی گەرمیانەیە کە بەداخەوە ئەو پرۆژانە کۆی پرۆژەکانی ئەو بودجێ ئێستا کارتیانە وەستاوە. بەڵێ تێرە هاوڵاتیانی زۆر ئێمە قسەمان لێ گرتوون ڕەخنەیان هەیە لە کەرتی تەندروستی لێرەدا بە تەواوبوونی ئەم پرۆژەیە کەرتی تەندروستی لەم ناوچەیە بەرەو پێشم بەخۆوە دەبینێت؟ کەرتی تەندروستی تەنیا بریتی نییە لە دروستکردنی بینا بە دڵنیاییەوە بەڵام ئەمە بەشێکە بێ لە چارەسەر کەرتی تەندروستی ئەوەیە کە تو بێ پێداویستیەکانی کەرتی تەندروستی فراهەم بکەی لە دامەزراوەکان کە وەکو بیناکان بۆ نمونە و دوایە پێداویستیە پزیشکیەکانی ناو ئەو نەخۆشخانە و بنکە تەندروستیانە و کارمەندی پێویست کە خۆتان ئەزانن بەداخەوە چەند ساڵێکە دامەزراندن نییە لەو ڕوانەوە ئێمە هەر هەمووی جێگای تۆمۆحمان نییە بەڵێ ئێمە پێویستی زۆرمان هەیە بۆ ئەوی پێداچوونەوەیەکی ورد بە کەرتی تەندروستیان لەم سنووریا بکەین بەڵام ئەوە هەر هەمووی ئەوەستێتەوە سەر توانە داراییەکەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ کاک یونسگیان لە ڕووی زانستی ئەندازیاریەوە بەجێهێشتنی بینایەک بەم شێواز بەم هەیکەلە زیان بە بینایەکە ناگەێنێت؟ هەر بینایەک بۆ ماوەیەک ئاوها بەجێ بێڵی پێش ئەوی دەست بەکار بکەیتەوە تایە پێویستە هەڵسەنگاندنیەکی هوەری وردی بۆ بکرێت لایەن تیمێکی ئەندازیاریەوە ئەگەر هەر زەرەر و زیانێک کەوتبێت لە پرۆژەکە ئەبێ ڕەچاوی بکەیتەوە لە ڕیدیزاینی پرۆژەکە بۆ ئەوەی زاڵبی بەسەر هەر کەم و کورتێکە کە ڕوو بدات. نەخۆشخانە تەواو نەکراوەکەی کەلار لەسەر ڕووبەری 21,674 مەتر دووجا دروست کراوە. بودجەی پرۆژەکە بە بڕی 27 ملیۆن دۆلاری ئەمریکی بووە. کاتی تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە بەپێی ئەو بەڵگەنامانەی دەست ئێمە کەوتووە 825 ڕۆژ بووە لە 3 نوهۆم پێک دێ و نهۆمی زەمینی
بە سیستەمێکی پێشکەوتوو ئاوی بەکارهێنانی ناو نەخۆشخانەکە بۆ دووبارە بەکارهێنانەوە دەپاڵێوێتەوە. بەڵام لە ئێستادا کارکردن لەم پرۆژەیە وەستاوە و بە تەواوکردنیشی کەرتی تەندروستی لەم ناوچەیەدا بەرەو ئاستێکی پێشکەوتوتر دەڕوات.